هەژدەی 12 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە دەچێت. ئەمڕۆ یەکی 11 بوو یەکەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکردووە. ماوەی بانگەشەکە 45 ڕۆژ دەخایێنێت کێ بڕکەیەکی تونند لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان هەیە. ئێمە دەمانوێت بزانین پارتی دیموکراتی کوردستان چۆن خۆی ئامادە کردووە بۆ ئەم هەڵبژاردنە و ئامادەکاریەکانیان چی بووە. بەڕێز ئەحمەد خورشید بەرپرسی ڕاگەاندنی لە قیسەی پارتی بە سپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێ و گفتوگوی ئەو باسی لەگەڵ دەکەین کاک ئەحمەد بەخێر هاتی. سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. با بزانین وەکو پارتی دیموکراتی کوردستان ئامادەن بۆ هەڵبژاردن. پێشێکی پیرۆز بە یەش ساڵی دامەزرانتان لێ هەمووە زۆر سپاس. هیوادارم ساڵانی داهاتوشتان پڕ بێ لەو خزمەتانی کە کردوتانە بە بواری ڕاگەیاندن لە ڕاگەیاندنی کوردیدا. هیواسەکەوتنتان زۆر سپاس. جێ کوردستان 24 لە دڵی خەڵکی کەرکووکە هەمیشە هەیە. پێگەیەکی باشتان هەیە، پەیامنێری زۆر باشتان هەیە و ئەستافەکەتان لای خەڵکی کەرکووک خۆشحاڵین بەو پەیامە. سپاس دەکەین. بەحەقەت هەڵبژاردننی ئەمجاری پارێزگای کەرکووک بەنسبەت ئێمەوە چوەکو تاچی کورد و چوەکو پارتی دیموکراتی کوردستان هەڵبژاردنێکی زۆر گرنگە. بۆیە چۆن لە مێژە ئێمە دراسەتیەکەین و استراتژێتی تایبەتی خۆمان بۆی داناوە کە بتوانین لەم هەڵبژاردنانە هەم چوەکو کورد دەنگی زۆرینە بەدەستبێنین، زۆرینەی کورسیەکانی ئەنجومەن بەدەستبێنین، هەم وەکو پارتی دیموکراتی کوردستان بتوانین پێگەیەکی وامان هەبێت کە کاریگەریمان هەبێت لەسەر پێکهاتنی ئیدارەی داهاتی کەرکووک و بەڕێوەبردننی ئیدارە ئەو شارە. بۆیە ئێمە ئەوەی پێویست بێ چ لە ڕووی ئەعلامیەوە کراوە حاضری، بەڵام لەوانەیە خەڵک بڵێن بۆ پارتی هێشتان هیچی دیار نییە. پارتی هەمیشە دەستپێشی هەڵبژاردننی بەهێمنی کردووە. هەمیشە ئێمە بڕوامان بەوە بووە کە بەهێمنی و بە جوانی پەیامی خۆمان کۆتایەکەشتان هەروایە بە دڵنیایە و کۆتاییەکەمان هێمنانەیەکی پرشکۆیە، هێمنانەیەکی پرشکۆیە و ئێمە بانگەشەیەکی ئاشتیانە ئەکەین بە کەرکووک. ئێمە بڕوامان بە فەوزا و بە هەراهۆسە نییە. بەڕاستی چاوەڕێکن فەوزا دروست بێ زانی هەموو هەڵبژاردنێک فەوزایتیا هەبووە بەتایبەت لە کەرکووک بۆ لە کەرکووک بۆ لەبەرەوەی کێشەی کەرکووک جگەر لە منافەساتی حەزبی منافەسەی مەزهەبیش تێزاڵە، منافەسەی نەچەوی کە گەورەترین کێشەیە لەو شارە. بۆیە هەموو هەڵبژاردنێک لە کەرکووک بای خۆی گەرم و گوڕی هەبووە و پێکدادان هەبووە و بەداخەوە هەندێک جار شەهید و برینداریشی تیا هەبووە. ئێمە تەمەناکەین ئەم هەڵبژاردنە بە دوور بێلەوە بە دوور بێ و ئیشش ئەکەین بۆ ئەوە و ئیش ئەەکەین کە بتوانین زیاترین دەنگدەری کورد بهێن لەسەر سندوقی دەنگدان، زیاترین دەنگدەری کوردستانی بێن و دەنگەکانیان بدەن بە لیستی کوردستان و ئەو لیستانەی کە ئەتوانن داکۆچی بکەن. لەمە چاوەڕێکەکەن زۆرترین ڕێژەی کورد بەشداری بکە لەم هەڵبژاردنەدا چکە گلەی و نیگەرانی زۆرە لە هێزە سیاسیەکان. ڕاستە گلەی هەیە، نیگەرانی هەیە، بەڵام یەک شتان لەبیر بێ، ینی خەڵکی کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە، بەڵام شتیشیان بیر ناچێتەوە. خەڵکی کەرکووک تایبەتمەندێکی خۆی هەیە لەوەی کە کار بگاتە ئەوەی بابەتی نەتەوەیی لە ئارایە بێ، ئەتر گلەیەکانی خۆیان بەلاوانێ، ئەتر بیر لە نەهامەتەکانی خۆیان ناکەنەوە و دێن پێشمەرگە ئاسا دێن بە دەنگەتەن. ئێمە نمونەمان زۆرە، ینی لە دەیان حاڵەتدا ئێمە هەمانە لە انتخاباتەکانی پێشوو کە تەقینەوە ڕوویداوە لە کاتی انتخاباتەوە دەنگ دەڕۆشتۆ بۆ دەنگدان شەهید بووە کەچی کەس و کارەکەی لە باتی لەگەڵ یا بڕۆن بۆ ساقا بەران چوونە دەنگەکەیان. هێز و لایەنە سیاسیەکان ئیستیغلالی ئەم هەستەنەتەوەیی خەڵکی کەرکووکیان نەکردووە. زانی خەڵکی کەرکووک ئێستا لەوە شیارترە کە بتوانێت ئیستیغلالی عاتیفەی سۆسی بکرێت، چونکە مەنتەق لای ئەوان لۆژیک زیاتر بۆتە ساڵ و مێژووی ڕابردوو بە تایبەت لە دوای ئەو کارە ساتە ڕەشەی 16 ئۆکتۆبەر ئەوان زیاتر وشیارانەتر لە بابەتەکە ئەڕوانن و ئەزانن ئێستا کە پێویستە دەنگ بە چێ بدەن و چێ داکۆکیکەری تەواوی مافی کوردستانیانی کەرکووک چێ لە پێناوی مەساڵحی خۆی دێت لە کەرکووک ئیشەکە و چێ لە پێناوی بەرژەوەندی گشتی و جێبەجێکردنی بەرژەوەندی تاکی کەرکووک دێت ئیش ئەکات لە کەرکووک. بۆیە پێم وانە ینی ئەوەندە بتوانن یاری بە سۆز و عاتیفەیان بکەن، بەڵام بای خۆشی ڕێژە کاریگەری هەیە. بەڵێ بەڕێز ئەحمەد، بەڵام ڕەنگە قسەیەک لەسەر پارتی بکرێ، ئەویش ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا نەیتوانیوە بارەگاکانی خۆی وەربگرێتەوە لە کەرکووک، کەواتە دەتوانێت چی بۆ کەرکووک و خەڵکی ئەو شارە بکات؟ ئێمە گەبمانش بە بارەگای خۆمان وەربگرینەوە وەکو ئەوەی کە من ڕێزم هەیە بۆ هەموو ئەو لایەنە سیاسیانەیە ئێستا بارەگایان هەیە لە کەرکووک کە
پێشتر گەڕانەوە بەبێت لە سەڵاتانە لەو شارەیە مانەوە ئێمەش هەر لەگەڵ ئەوانە ئەماتوانی بمێنینەوە ئەماتوانی بگەڕێنەوە ئەف نەک بمێنینەوە چکە نیانێشت بمێنینەوە بارگای ئێمە بەرتۆپترە پێش ئەوەی ینی 6 کیلومتریان مابوو بکەنە ئێمە ئەوان هێرشیان کردە سەر بارگای مەکتەبی ڕێخستنی کەرکوب گەرمیان کە وەختا ئەنجومەنی سەرکردایەتی بووە بە تۆپی دەبابەلیدا بەبێ بزان ئایا ئەو بارگایە پارتیتیا ماوەیانە بۆیە ئێمە ئەزانین ینی نەگەڕانەوەی بارگای پارتی و وەرنەگرتنەوەکەی هۆکارەکانی ڕۆنن ینی ئەو ئەحداسانەی چەند هەفتەی پێشوو کە ڕوویدا ینی کارەساتێکی گەورە بوو تەنها بەوەی کە بڕیارێک دەرچووکە ئەو بارگایە دەبێت تەسلیمی پارتی دیموکراتی کوردستان بکرێتەوە ئێمە بینیمان شۆڤینەتی عەقڵی شۆڤینەتی عەرەب چی کرد و هاتن ڕێگەی سەرێکیان کرد و کاتێک خەڵکی بە شەرەفی کەرکووک کوردستانیانە هاتن و بە ئاشتیانە داوای ئەوەیان کرد کە ڕێگەکەیان بکرێتەوە و ڕێگری نەکرێت لە گەڕانەوەی پارتی بۆ بارگایە ئەوان بە گولە خوێنی گەنجی کوردیان بە نەحەق شەهید کرد کە ڕۆشتە بوون ڕێگری لە ستەم دەستخۆش بۆیە پارتی ئەو پەیامی ئەمەیە بارگای هەموو کوردێکی بەشەرەف و کوردێکی دڵسۆز لە کەرکووک بارگای پارتی دیموکراتی کوردستانە و ئێمە دڵنیایە دەین بەسەر بەرزانە ئەگەڕێنەوە دەستخۆش بەڕێز ئەحمەد خورشید بەرپرسی ڕاگەاندنی لە کیسەی پارتی گەلێک سوپاس کە ئامادەبووی لەگەڵمان سپاس